چۆمان گەنجێکی هەڵەبجەیە و تەمەنی 30 ساڵە. لەم باڕوویەقی نەبوونی قەیرانی غازەدا لە ڕێگەی هەوا بەنزین و ئاو غاز بەرەم دێنێت. بۆ پەیام پرۆژەکەی باز دەکات. ئەمە هەوایە پڕم کردووە لە هەوا. ئەم هەوا لێرەوە بەپێی ئەم جەچە ئەمە بەنزینی دیایە، بەڵام نیوەیە لە بەنزین، نیوە کەمتر لێرەوە. ئەم هەوا زەختەکە لەم بەنزینە شێوە غازێک دروستەکە، ئەم غازەیەتونەوە ئەم ئاوە، ئەمیش ئاوەکە تا نیوەیە لێرە ئەم غازە دروستەکە کە ئەم غازە دروستەکە ئیتر ئەمەیان بە کەڵکی ئەوەیە کە ئیسفادەی لێ بکەیت و بە سێپەیان بە هەر شتێک بۆ چەش لێنان بێ، بۆ چاڵێنان بێ، بۆ شتێک بێ کە ئیشی پێ بکرێت. کە قەیرانی غازەیە لە ناوە بیر لەوە کردەوە کە ئەم پرۆژەی بەرمێنانی غازە دروست بکەیت. سەرتا بەخێر بێن. ڕاستەکەی من ئەمە خۆم لە یوتیوب بینی بووم پێشتر، بەڵام یوتیوب لە دەبەوشتا بەکاریانێنا شتێکی هاکەزای و بەس من بیرم لەوە کردو کە شتێ بکەم لە نەبوونی غازە بۆ ماڵی خۆم بتوانم بەکاری بێنم. هەستان بەوەی کە من ئەم بتڵانە بەکاربێنم لەمانە کە غازەکە بۆ نمونە ئەچێتم بتڵانە، لەم بتڵانە ئەتوانی هەڵیگری هەر چ کاتێ پێویست بوو ئەو کاتە بەکاری بێن. چۆمان دەڵێت بیرۆکەکەی وەرگرتووە و ئەزمموی کردووە. پرۆژەکەی سەرکەوتوو بووە و دەتوانێت غاز لە ناو بەتەڵەڵ بگرێت، بەڵام جۆری غازەکە سووکە و هاوشەوەی غازی کارگەکان نییە. ئەتوانی ئیسفادەی لێ بکەی لەوە چی بڵێن شتێ زیاتر ئیسفادەی لێ بکەی لە بەنزینەکە. هەنی ئەگەر بەنزینەکە بای 1000 دینار بێت لەوە چ بتوانانی بای 3000 ئیسفادە لە غازەکە بکەی. جۆری غازەکە پێم وابێ باسی شت کرد غازێکی سووکەوایە. بەڵێ ئەمە غازێکی سووکەمە وەکو غازی بەنزیخانەکان نیە. بەنزیخانەکان کە غازەکەنە بتڵەکەەوە بتڵەکە قورسە دەرمانێکی تێگەن ئەو دەرمانە بۆ نەکەی، بەڵام ئەم غازەکەی کەیتەم بتڵە هیچ سەنگ و قورسایەکی نی. وەڵای ئەوەیان ئەبێ حکوومەت هاوکاری بکە، ئەبێ کەسی تر زانیاری و پێ بابزانانی ئەم زانیاری عنی ئەم غازە هەمان ئەو غازی ئەتوانی ئەوەنە ئیسفادی لەکەی لە تێچووی بەنزینەکە زیاتر. ئێزا من بۆ خۆم یعنی ئەگەر غاز نەبێت کە بەنزینەکە بێت توانم ئیشەکەی پێ بکەم، بەڵام تۆ معدل لە بەنزین ئەم غازە دروست پێ بکەی ئەبێ عنی کەسێکی شارەزا ڕێنمونی بکە بزانی ئەم غازە یعنی ئیسفادی لە بەنزینەکە بێ زیاتر هەبێ. بیرۆکەکە دەکرێت گەورە و فراوان بکرێت و چۆمان دەڵێت هاوکاری و پاڵپشتی حکوومەتی پێویستە. ئەمە بۆ یەکەم جارە بەم شێوەیە و لە ڕێگەی هەوا و ئاو و بەنزینەوە غاز بەرەم بێنرێت. دەژڵێت ئەگەر غازیان لێ ببڕێت لە ماڵەوە ئەوە بەم سیستەما بڕێکی سنووردار بۆ خۆیان بەرەم دێنێت. بەڵام شتێکی دیکەژەیە باز بکرێت. سەدان گەنج و دایانەرێم نیشتیمانە خاوەن بیرۆکە و پرۆژەی دەگمەن و نایاب لە ڕابردوودا کارەکانیان خستە ڕوو، بەڵام هیچ کەس پاڵپشتی نەکردن و پرۆژەکانیان بەرەو پێش نەچوو. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.